خولی هونەرەکانی خوێندن و کۆششکردن چونکە لای ئێمە پەروەردە ئینجاوەکم فێربوونە. پێشەوەی یاری شەترەنج بکەی پێویستت بەوەیە کەسێک هاریکاریت بکات و یاسا و ڕەسەکانت فێر بکە و چەند جارێک هەڵەکانت بۆ چاک بکاتەوە بۆی بیتە یاریزانێکی باش. پێشەوەی خۆت بخەیتە قوڵایی حەوزێکی مەلەکردنەوە پێویستە ڕاهێنەرێک فێری مەلەکردنت بکە. ئەجینە ئاخین چی؟ ئەی خوێندن؟ بەداخەوە 9 ساڵ لە سەرەتایی و 3 ساڵ لە دواناوەندی و بگرە لە زانکۆ و لە پەیمانگاش داوای سەرکەوتن و نمرەی بەرزمان لێ دەکەن، بەڵام پێمان ناڵێن چۆن مێشکی ئێمە فێرە بێ و چ تەکنیکێ بەکاربێنین بۆی کەمترین کات زۆرترین زانیاری فێر ببین. بەخێر بێن بۆ خولی هونەرەکانی خوێندن و کۆششکردن. من سامی عەبدوڕەحمانم، ڕاهێنەری بواری پەروەردەییم. لەم خولەدا کە ماوەی 3 ڕۆژ ئەخایەنێ 5 تەکنیک فێری قوتابیەکانەکەین و ڕایەنەهێنین کە چۆن سەعی بکەن. بە جۆرێک بە نیوەی کاتی پێشتر دەتوانن زۆر زووتر و باشتر زانیاریەکان بەیاد بسپێرن و لە کاتی تاقیکردنەوە بیدەنەوە و نمرەیەکی بەرزیش بەدەست بێنن. Ваша чвара. ئەم کاتتان باش من خۆزگە جەوهەر قوتابیم لە پۆلی 12 ئامادەی ئەمڕۆ وەکو یەکەم ڕۆژ بەشداریم کرد لە خولی هونەرەکانی خوێندن یان وەکو بڵێن کۆشش. لەم خولەدا سوودێکی زۆر دەبینی و ئەوەی کە سوودم لێبینیەوە ئەوەیە کە لەگەڵ مامۆستاکەت نیەت بینی کە چۆن فێربی و پرسیارکردن لە خۆت و دووبارەکردنەوەی پرسیارەکان و بەپێویستی دەزانم ئێوەش بەشدار بن. سڵاو ئازیزم، من ڕۆنیا فوئادم لە قۆناغی 12 ئامادەیم کە ئەوڕۆ بەشداریم لە خولی هونەرەکانی خوێندن کردووە بە سەرپەرشتی مامۆستا سامی کە هاتووم بۆ ئەوەی بزانم چۆن لە پۆلی 12 بە جوانترین شێوە بخوێنم. زۆر شتیان فێرکردم و زۆر سوودم بینی. یەکێک لە سوودەکانی ئەوەیە کە وشەی کلیلیلی کە زۆر سوودی هەبوو بووم کە کۆمەڵێک ڕێنمایی فێرکردین بۆ تەرکیزکردنمان. لە ڕۆژی دووەمی خولی هونەرەکانی خوێندن و کۆششکردن لە خزمەتی قوتابیان و خوێندکارانی خۆشەویستین. ئەم کاتتان باش ئازیزان، دوێنێ بە شێوەیەکی تیۆری باسی بابەتەکانمان کرد، باسی ئەو تەکنیکانەمان کرد کە ئەچیتە ناو پۆل چۆن گوێ لە مامۆستا بگری، چۆن هەر لەگەڵ مامۆستایە ڕاستەوخۆ بەشێک لە بابەتەکان لەبەر بکەی و بەیادیان بسپێری لە کاتی خۆیان بتوانی وەبیری خۆتی بێنیتەوە. و هەروەها باسی تەکنیکەکانی سعیکردنمان کرد، 5 تەکنیکمان فێرکردن و ئەمڕۆ بە شێوەیەکی پراکتیکی فێریانەکەی چۆن سعی بکەن لە ماڵەوە. چونکە لای ئێمە پەروەردە ئینجاوەکم فێربوونە. ئەگەر تۆ ئەو قوتابیەت پەروەردە کرد کە چۆن گوێ بگرێت و ئەو قوتابیەت پەروەردە کرد کە چۆن سعی بکات و قوتابیەکەت پەروەردە کرد کە چۆن تایم مانجمنتی خۆی واتە کاتەکانی خۆی ڕێک بخا، بێگومان فێربوون زۆر ئاسان و ساکارە. بۆیە ئەمڕۆ بە شێوەیەکی پراکتیکی هەوڵەدەین تەکنیکەکانی ئەوەی کە دوێنێ خوێندومانە ئەمڕۆ بەسەر بیرکاری و فیزیا و کیمیا و لە بەشی وێژەی ئابووری ئەو بابەتانی پەیوەندیان بە ژماردنەوە هەیە جێبەجێ بکەین لەگەڵمانە. یان مەسەلەن سەمی بەچی پێداقەتەوێت بەچی واسەکە کە تۆ پێڕێزی بەرامبەر ئافرین یاڵما نیەت هەیە بخوێنێت 200 و ئافرم زۆر باشە 973 خێرا 973 ئافرم.
زانت درۆینە دروستکراون لە سۆشیال میدیا و خەڵک بۆیان ئەتوانین چاوەکانمان داخین باشتر دووبارە هەناسەیش بۆ چاوەکانمان داخین قاچی ڕاستن وەک واز ئافەرمان باشە ئەستی ڕاستە ماوێش یاڵا کێردا سلااوتان نەبێ من لەوان ئەحمەدم لە پۆلی دوازدەی زانستی ئەمڕۆ وەکو دەمی ڕۆژی خولەکە بەشداریم کرد لە خولی کۆشش زۆر سوودم لێبینی یەکە لە سوودەکان ئەوەیە چۆنێتی فێربوونی وشەی کلیلی وشە گرنگەکان دەردەهێنیت لە ناو بابەتێکدا زۆر سوودم لێبینی. Hello, my name is Yasha Mohammed. I am 15 years old. I started this course because I want to know how to read and write all of the classes. Mr. Sami here teaches a lot of stuff like mind mapping, keywords, flashcard, all of it to study better, to get better grades, all of them, any of them without difference, especially mind map. Teach us how to make smaller with a better time. With a lot of time, he saves us a lot of time. Thank you so much. سڵاوتان لێبێ لە ڕۆژی سێمی خولی هونەرەکانی خوێندن و کۆششکردن لە خزمەتی قوتابیان و خوێندکارانی ئامادەی خۆشەویستین و فێریانەکەین چۆن لە ڕێی تەکنیکەکانی فلاشکارد، NLP، ماین ماپین و هەروەها کیوەرد ئەو بابەتانە لەبەرکەن کە ڕستن ینی شەرحیاتن یانیش پێناسەن و گرفتیان هەیەتیانە لەگەڵمانە بن. سڵاوتان لێبێ ئەم کاسان باش بەخێر بێنەوە. چپ چپ ڕاست پێشەوە دواوە پێشەوە یەک سێ دوو یەک غەڵەتت کرد ئەوە غەڵەت ئەو من ئەڵێم یەک تۆ ئەڵێی دوو من ئەڵێم سێ یەک دوو سێ یەک دوو سێ یەک دوو سێ خێراتر دانیشە دوو کەسی بەتوانە ئەوەی بیباتەوە یەک دەستە فلاشکارد هەدیە دێنێ باشە باشە یاڵە یەک دوو دەست پێ بکە ئەتوو دەست پێ بکە کاکە ئەتوو دەبی دەست پێ بکەی سێ یەک دوو سێ یەک دوو سێ یەک دوو سێ خێرایەکەم دوو سێ چەپڵێکی وەرێن